گۆرانێکی مامۆستا قادری سیاحیە مامۆستا زیاد سعد وتێتێ لە ساڵی هەشتاکان دوعا سڵاوی تایبەت بۆ هونەرمەند زیادە سعەتی گەورە هەروەها مامۆستا قادری سیاحی هەردووکیان هاوڕێمن فەرموویەکی تایبەتی سوتاندوتە هەموو جانی من بسووتێنێ ئاهوو ناڵای من سوتاندوتە هەموو عومری من بسووتێنێ ئاهوو ناڵای من هەتاکەی من بیچێژم دووری هەتاکەی من بیچێژم نازم بە غەمزەی چاوی مەخموری سیاهی مەستی مەی کردم خەمام بەماچی لێوی مستەغنی لە ئەنواعی مەزەی کردم یار یار یارەمە aman 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 هەر دەڵێ شدڵێ ڕایحانی شین بووی لە ناو چێکانی من قسەیەکت لێ داپرسم گەرمیانی دیان کوێستانی جووتمامکی ساری سینەدە شەمامەی نێو بێستانی جووتمامکی ساری سینەت شەمامەی نێو بێستانی من مەقاماتم خوێندووە تەقریب لە تەمەنی 15 ساڵیەوە بەڵێ ئیتر چیتان بەدڵە دەستە خۆش وەرە پێش من خۆم خەڵاتەکەی دەمێ و پیرۆزبایت لە یەکەم دەنگێکی زۆر زۆر باشی ئافەرم منە دڵخۆش کردم ڕۆ کوڕە زۆر قۆزە سەیریکەن زۆر دەنگی خۆشە زۆر زۆر من ئایندەی باش لە تۆ چاوە زۆر زۆر سپاس دەکەم بەڕاستی ئەمڕۆ زۆر 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 پێ خۆشحاڵ بووم زۆر زۆر دڵخۆشم نازانم چی بکەم یعنی من دوێنێ هەواڵەکەم پێگەشتووە هاتوومەتە ئێرە نەمزانیوە شتێکی وا هەیە و چوارمانیشە بە هیچ شێوەی گۆرانیم نەوت بوو بەس ڕێک هاتمە سەر منەس و زۆر زۆریان بەدڵ و بەڕاستی من پێشبینی ئەوم ناکرد کە دەنگم ئەو تواناییمان بێ کە 4 مانگە گۆرانیم نەوتوە بەڵام لەخوا بە زیادێ زۆر زۆر باشە چاوەڕێیەکەی تۆ یەکەمی پرۆگرامبی وەڵاهی زۆر زۆر بڕوان بەخۆمەیە بەڵام نازانم ئیتر بۆ داهاتوو چییە بێ ئەوە من لە داهاتوو ناڕوانم بەڵام دڵنیام کە من سەرکەوتووە